بەناوی خی بەخشندەی میهرەبان سڵاو و ئازیزان لە بەشماری ئەم جاردا باس لە ژمارەی کاندیدەکانەکەین لە پارێزگاکانی هەرێمی کوردستان. هەمومان دەزانین کە بڕیارە یانزەی ئەم ساڵ خولی شەشەمی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێرانی عێراق بەڕێوەچە بزانین ژمارەی کاندیدەکان چەند کاندیدن لە پارێزگاکانی هەرێم. بێگومان لە عێراقا زیاتر لە 7,000 کاندید هەیە، بەڵام بابینە سەر یەک بە یەکی بازنەکانی هەرێمی کوردستان. بازنەی پارێزگای هەولێر کورسی گشتی 15 کورسیە، یعنی ئەوانەی کە کورسی گشتین و خەڵک دەنگیان بۆ دەدا 15 کورسیە، یەک کورسیش بۆ کۆتایی مەسیحی دانراوە. ژمارەی کاندید 108 کاندید منافسەی ئەم 15 کورسیە دەکەن. کاندیدی حیزبی لەو 108 102یان کاندیدی حیزب و لایەنە سیاسیەکانن، 6یشان کاندیدی تاکەکەسی و سربەخۆن. بینە سەر بازنەی پارێزگای سلێمانی لە 18 کورسی گشتی پێگاتووە. بێگومان کورسی کۆتا لە پارێزگای سلێمانی بوونی نییە. ژمارەی کاندیدەکان 136 کاندیدن، 132یان کاندیدی حیزبین، 4 کاندیدیشان کاندیدی تاکەکەسین. بینە سەر بازنەی پارێزگای دۆک. تاوان باسی پارێزگای سلێمانیمان کرد، هەڵەبجەش لەگەڵ پارێزگای سلێمانیایە. بازنەی پارێزگای دۆک کورسی گشتی 11 کورسیە، یەک کورسی کۆتاشی هەیە کە بۆ مەسیحەکان دانراوە. ژمارەی کاندیدەکان بۆ ئەم 11 کورسیە 59 کاندیدە، کاندیدی حیزبی 54یان کاندیدی حیزبین، 5 کاندیدیشان کاندیدی تاکەکەسین. باشە، ژمارەی کاندیدەکان لە هەرێمی کوردستان بە هەر سێ بازنەکەوە کۆی گشتەکەی 303 کاندیدە، کۆی کورسی گشتیەکانیش 44 کورسی گشتین کە ئەم 303 کاندیدە کێبڕکەیەکەن بۆ بەدەستهێنانی ئەم 44 کورسی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە سێ پارێزگاکەی هەرێم. ئەمەی لە بەژمارەی ئەم جاردا باسمان کرد، ژمارەی کاندیدەکان بوون لە بازنە و پارێزگاکانی هەرێمی کوردستان.